سڵاوتان لێبێتەوەم کاتتان باش بینەرانی خۆشەویست بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم هاتومەسە خزمەتان بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەممە. سەرەتا سەردێری چەند هەواڵ. مانگرتنی کرێکارانی ئیران خۆدرۆ لە کرماشان، کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە ئیدارەی ڕێگەوبانی ئیلام، بەرزڕاگرتنی یادی دوو گیانبەخکردووی ڕێگەی ئازادی لە دیوانجەرە، ژەهراوی بوونی 200 شارۆمەندی بەشدار لە زەماوەندێک لە دیوانجەرە، کۆبوونەوەی پەرستاران لە شیراز و ئەهواز، دۆخی خراپی تەندروستی ئیبراهیم مەدەدی چالاکی کرێکاری بەندکراو لە زیندانیەڤین و مانگرتن و ڕێپێوانی هەزاران کەسی کرێکاران لە یونان. درێژە هەواڵەکان. مانگرتنی کرێکەرانی ئێران خودرۆ لە کرماشان ڕۆژی چوارشەمە 30 خەزەڵوەری 1403 کرێکارانی شاغڵ لە کارخانەی ئێران خودرۆ لە قی کرماشان لە ناڕزایەتی بە داخرانی شرکەت و نەدانی حەقدەست کۆبوونەوە. بە پێی زانیاریەکان کرێکارانی مانگرتو بە کۆبوونەوە لە بەردەم کارخانە ناڕزایەتی خۆیان لەگەڵ داخستنی هێڵی وە بەرهێنان نەدانی حەقدەست و خراپی دۆخی پیشەیی نیشانداوە و خوازیاری پەرداختی داخوازی دۆخراوەکان و تەزمینی ئەمنیەتی پیشەی بوو. کۆبوونەوەی کرێکارانی شاغڵ لە ئیدارەی ڕێگەوبانی ئیلام. کرێکارانی شاغڵ لە ئیدارەی ڕێگەوبانی ئیلام ڕۆژی چوارشەمە 30 خەزەڵوەر دژ بە دۆخی خراپی پیشەیی و نەدانی حەقدەست کۆبوونەوە. مانگی ڕابردووش کرێکارانی ئەو ڕێکخراوە دەوڵەتیە لە ئاز نەدانی حەقدەست ناڕزایەتیان دەربڕیوە، بەڵام بەرپرسانی شرکەت بایەخیان بە داواکاریەکانیان نەداوە. کرێکارانی ناڕازی لە کۆبوونەوەی ڕۆژی ڕابردوویاندا خوازیاری پەرداختی حەقدەست، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، دابینکردنی بیمەی دەرمانی و وەلانانی پەیمانکار بوون. بەرزڕاگرتنی یادی دوو گیانبەخکردووی ڕێگەی ئازادی لە دیوانجەرە. پێی هەواڵی گەیشتوو بنەماڵەکانی حەبیب فەتحی و فواد سوارە، دوو گیانبەختکردووی شۆڕشیژینە لە شاری دیوانجەرە هاوکار لەگەڵ دوهەمین ساڵڕۆژی شەهیدبوونیان مەزارەکانیان گوڵباران کرد. برای هەمیشە زیندوو فواد سوارە لەسەر مەزاری براکەی داوتی فواد شەهید بوو. براکەم خۆشەویستەکەم لە پێناو گەنجانی وڵات لە پێناو ئازادی و بەرابەریدا شەهید بوو. نە لە بیری دەکەین و نەخوێنی دەفرۆشم. بنەماڵی حەبیب فەتحی گیانبەخکردووی ڕێگای ئازادیش پەیمانیان لەگەڵ ئاواتی نوێ کردەوە و بەڵێنیاندا ڕێگای پڕشانازی گیانبەخکردوانی ڕێگای ئازادی درێژە پێ بدات. ژەهراوی بوونی 200 شارۆمەندی بەشدار لە زەماوەندێک لە دیوانجەرە ڕۆژی چوارشەمە 30 خەزەڵوەر 200 شارۆمەندی خەڵکی دیوانجەرە کە لە مەراسمێکی شایی لە گوندی کۆڵ لە ناوچەی ساراڵ بەشداریان کرد و بە هۆکارێکی نادیار ژەهراوی بوون. بەوتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو کەسانەی ژەهراوی بوون تووشی نیشانەکانی لەرز، ڕەشانەوە و زەکشون بوون و لە نەخۆشخانەیە و شارە بەستەری کراون. بەوتەی بەرپرسانی ئەو شارە زۆربەی نەخۆشخانەکان ببوورن زۆربەی نەخۆشەکان دەرمانی پێویستیان وەرگرتووە و مەرەخەس کراون، بەڵام 15 کەس دۆخی تەندروستیان ناجێگیر بوو و لە نەخۆشخانەدا خەوێنراون. شانی باسە کە ئاموزش و پەروەرشی دیواندەرەش بۆ پاراستنی گیانی قوتابیان 1 هەفتە قوتابخانەکانی داخستۆ و ئیدارەی بێهداشت لێکۆڵینەوەکانی لەسەر ئەو ڕووداوە دەست پێ کردووە. کۆبوونەوەی پەرستاران لە شیراز و ئەهواز ڕۆژی چوارشەمە 30 خەزەڵوەر پەرستاران و کادری دەرمان لە شارەکانی ئەهواز و شیراز دەستیان لە کار کێشایە و بە کۆبوونەوە لە بەردەم ناوەندە دەوڵەتیەکان خوازیاری جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. پەرستاران و کادری دەرمانی ئێران خوازیاری زیادکردنی حەقدەست، پێدانی داخوازی دواخراوەکان، چوونەسەرەوەی تەعرەفەی پەرستاری، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، پێدانی زافەکاری و کارانە، کەمکردنەوەی سەعاتی کار، نوێکردنەوەی گرێبەست، دامەزراندنی هێزی کاری نوێ و ڕێگری لە کۆچکردنی کادری دەرمان بۆ دەرەوەی وڵات بوون. دۆخی خراپی تەندروستی ئیبراهیم مەدەدی چالاکی کرێکاری بەندکراو لە زیندانیەڤین. بە پێی راپۆرتی شۆرای هاوئاهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیان ئێران، ئیبراهیم مەدەدی ئەنجامی سەندیکای کرێکارانی شرکەت واحدی تاران لە زیندانیەڤیندا دۆخی تەندروستی تێکشووە و پێویستی بە دەرمان لە دەرەوەی زیندان هەیە.
ئیبراهیم مەدەدی ساڵی 1384 بە بیانووی بەشداری لە کۆبوونەوەی کرێکاران و بەرگریکردن لە مافی هاوچینەکانی چەند جار دەست بەسەر و زیندانی کرا. ئەو چالاکە کرێکاریان نەخۆشی شەکرە، زەختی خوێن و کەمبیستنی هەیە و ڕۆژەی 21 گەلاوێژی ئەمساڵ بۆ جارێکی دیکە لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و ڕەوانەی زیندانی ئێڤین کراوە. لە ڕۆژانی ڕابردوودا ئیبراهیم مەدەدی دۆخی تەندروستی تێکچووە، بەڵام بەرپرسانی زیندان ڕێگەیان نەداوە سەردانی دەرمانگا بکات و ئەو چالاکە کرێکاریان لە دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەش کردووە. دەستبەسەرکران و گواستنەوەی ڕەزا ڕەمەزانزادە بۆ زیندانی ئێڤین. ڕۆژی چوارشەمە 30 خەزەڵوەری 1403 ڕەزا ڕەمەزانزادە چالاکی مەدەنی خەڵکی تاران لەلایەن هێزە ئەمنیەتیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و ڕەوانەی بەندیخانەی ئێڤین کرا. مانگی گوڵانی ئەمساڵ ئەو چالاکە مەدەنیە لەلایەن دادگای ئینقلابی تارانەوە بە تۆمەتی تەبلیغ دژی نظام و بڵاوکردنەوەی پرۆپاگەندە بە 1 ساڵ زیندان مەحکوم کرابوو. سەپاندنەی سزای زیندان بەسەر ئەو چالاکە مەدەنیە لە حاڵێکدایە کە تەنیا تاوانی ناوبرا و بڵاوکردنەوەی زانیاری لەسەر بارودۆخی بەندکراوانی سیاسی بووە. ناوبرا و ساڵی ڕابردووش بە تۆمەتی هاوکاری لەگەڵ میدیاکانی دژبەری ڕژیم دەست بەسەر و بە 18 مانگ زیندان مەحکوم کرابوو. لە سەردەمی شۆڕشی ژیناش چەند جار دەست بەسەر و زیندانی کرا. خۆکوژی کرێکارێکی بێکارکراوی کارخانەی توانەوەی ئاسنی ئیسفەهان. لە ڕۆژانی ڕابردوودا کرێکارێکی شاغڵ لە کارخانەی توانەوەی ئاسنی ئیسفەهان بە ناوی سەید ئەسخەر موسەوی بەهۆی گۆشاری معیشەتی ئاگری لە جەستەی بەرداوە و بە سەختی بریندار بووە. بە پێی زانیاریەکان سەید ئەسخەر موسەوی لە ناڕزایەتی بە دەرکرانی لەسەر کار و نەدانی حەقدەست هەوڵی خۆکوژی داوە، بەڵام لەلایەن خەڵکەوە ڕزگار کراوە. ئێستا لە نەخۆشخانەی و شارە لەژێر چاودێری چڕی پزیشکیدایە. شانی باسە کەم 50 لە سەدی جەستەیە و کرێکارە زەحمەتکێشە سوتاوە و دۆخی تەندروستی ناجێگیرە. کوشرانی ژنێک لەلایەن هاوسەرەکەیەوە لە سپاهان شەهر. بەیانی سێشەمە 29 خەزەڵوەر پیاوێکی خەڵکی شارۆچکەی بەهاران لە سپاهان شار پاش بەڕێکردنی منداڵەکانی بۆ مەدرسە هاوژنەکەی کوشت. بەپێی راپۆرتەکان بەکوژ کرێکارێکی وەرزی بۆ پاش ماوەیەک بێکاری لە دوکانێکی میوەفرۆشیدا سەرقاڵی کارکردن بووە. دراوسێکانی ئەو دوو کەسە بە میدیاکانیان ڕاگەاندووە کە ماوەیەک لەمەوبەر سەردانی دادگایان کرە و قازی ژنەکەی ناچار بە پەیڕەوی واتە چەمکین لە هاوسەرەکەی کردووە. سەرچاوێکی دیکەی هەواڵی ڕایگەاندووە کە هەژاری و گۆشاری معیشەتی کاریگەری قورسی لەسەر پەیوەندی نێوان ئەو دوو هاوژینەدانا و لە دۆخێکی سەختدا ژیانیان بەسەر ئەبرد. مانگرتن و ڕێپێوانی هەزاران کەسی کرێکاران لە یونان. ڕۆژی چوارشەمە 30 خەزەڵوەر هەزاران کرێکاری یونانی دەستیان لە کار کێشایە و ڕێپێوانێکی گەورەیان دژ بە دۆخی سەختی معیشەتی لەسەر شەقامەکانی ئاتێن بەڕێوەبرد. کرێکارانی یونانی لە ئاز کەمی حەقدەست چوونە سەرەوەی هەزینەکانی جەرمان و پەروەردە ناڕازین و دەوڵەت بە هۆکاری سەرەکی قەیرانی ئابووری وڵات دەزانن. ڕۆژی چوارشەمە هەزاران کرێکاری یونانی بۆ دوهمین ڕۆژی بەردەوام دژ بە سیاسەتی ڕیازەتی ئابووری ڕژانە سەر شەقام و خوازیاری کەمکردنەوەی هەزینەکانی ژیان و زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان بوون. خۆپیشاندانی کێشاوەرزان لە فەرەنسا. ڕۆژی سێشەمە 29 خەزەڵوەر دەیان کێشاوەرزی فەرەنساوی بە تراکتۆرەکانیانەوە لە بەردەم فەرمانداری لیمۆژ کۆبوونەوە. ماوەی 2 ڕۆژە کێشاوەرزانی فەرەنساوی مانیان گرتووە. ڕۆژی سێشەمە دەیان بەستە کڵۆش و پیسایی ئاژەڵیان لە بەردەم پەروەنداری شاری لیمۆژ هەڵژاند. کێشاوەرزان بە ئاگردانی لاستیک و داخستنی شەقام خوازیاری هەڵوەشاندنەوەی پەیماننامەی تجارەتی ئازاد لە نێوان یەکێتی ئوروپا و وڵاتانی ئامریکای جنوبی بوون. کێشاوەرزان پێشتری لە چەند وڵاتی ئوروپایی دژ بە بڕینی پشکی سوتەمەنی، کەمکردنەوەی یارانەی بەشی کێشاوەرزی و زیادکردنی باج خۆپیشاندانیان کردبوو. دوا هەواڵمان سەبارەتە بە کۆبوونەوەی خەڵکی ئاوارەی غەزە دژ بە حەماس. ڕۆژی چوارشەمە 30 خەزەڵوەر سەدان ئاوارەی فلستینی لە باریکەی غەزە دژ بە گروپی حەماس خۆپیشاندانیان کرد و خوازیاری کۆتایهێنان بە شەڕ و کاولکاری بوون. ناڕازیانی فلستینی حەماسیان بە چاوانباری سەرەکی شەڕ، وێرانبوونی غەزە، بێکاری و هەژاری خەڵک و
قوربانی بوونی زیاتر لە 40,000 فلستینی زانی و بە وتنەوەی دروشم خوازیاری کۆتایی هێنان بە شەڕ و چوونە دەرەوەی چەکدارانی ئەو گروپە لە باریکەی غەزە بوون. خۆپیشاندەرانی فلستینی بە میدیا عەرەبیەکانیان ڕاگەیاندووە کە چەکدارانی حەماس دەست بەسەر یارمەتیە مرۆییەکان دەگن و ڕێگە نادەن بەدەست خەڵک بگات. بینەرانی خۆشەویست سەواڵەکانتان پێشکەشکرا هەشەمش.